زیاتر لە 8 مانگە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە. ماوەی 7 مانگیشە پەرلەمان کۆبوونەوەی نەکردووە و تەنانەت یەکێتی و پارتی نەیانتوانیوە دەستەی سەرۆکایەتیەکە هەڵبژێرن. هاوڵاتیان دەڵێن ئەم خولەی پەرلەمان هیچ سوودی نییە و بارێکی گرانە بەسەر میلەتەوە. باشە ڕۆڵی بکە من دەنگ ئەدەم بە پەرلەمانتارێک کە ئەڕاتە ناو پەرلەمان و ئەبێ هەوڵ بۆ من بات، ئەبێ هەوڵ بۆ چینی ماشخۆر بات، بۆ چینی دوای خۆی بات، لەبەرەوە ڕەحمەت بۆ دایک و باوکیان بنێرێت، لەبەرەوە ساڵێکی تر هەم هەڵبژاردن دەست پێکاتەوە 4 ساڵ جارێ، ئەبێ هەم دووبارە ئەو کەسانە کە ئەچنە پەرلەمان ئایا لە هەر حیزبێکن ئەبێ دووبارە وا بکەن خەڵک دەنگیان پێباتەوە، جێگەی متمانەی خەڵک بن، نەک خەڵک متمانیان لێ وەربگرێتەوە. تێگەی ئێستا من تێناگەم پشووی هاوینەیە یعنی چی؟ تێگەی تۆ مشوری میلەتەکەت بخۆ، میلەتەکەت لە وەزعێکی زۆر ناڕەحەتایە. والله هەبە ماش خۆدنم بۆ دیعایە بۆ هەبە ماش خۆنێ چه پەرلەمانێکی چه یاسایەکی چه قانونێکی نا وەڵا بۆ خۆی هەیە بەس بۆ خەڵکنە وەڵا بەس ئەمە ناوێن قسە بکەن چۆنیەتی سوودیان بەس بۆ خۆیانە خۆ. لە ئێستادا هەرێمی کوردستان لە قوڵترین قەیرانی داراوی بێموچەیدایە، بەڵام پەرلەمان هیچ ڕۆڵێکی نییە. لە یەکی تەموزیشەوە پەرلەمان بۆ ماوەی 2 مانگ دەچێتە پشووی هاوینە و هاوڵاتیەکیش دەڵێت پەرلەمانتارانی ئەم خولە لە ئێستادا وەک بندیواروان. شتێکی ویان نەکردووە جێگە دەسێنە بەزەوەیە موچەکە وەرەگرن مانگانە و هیچ شتێکیان نەکردووە بۆ خەڵکی، یعنی ئەوە ئەچنە خولی هاوینەوە وانە هێشتا هیچ شتێکیان نەکرۆ بڵێن جێگەی دەستخۆشی بێ، بەس ئەوەیە کاتەکە ئەڕات و موچەکە وەرەگرن و هیچ شتێکیان نەکرۆ بۆ خەڵک بەبێ و یاسایەکیان دەکرد بێ هیچ شتێکیان نەکردو، ینی بگرە وەکو موچێکی بندیواری دێتەوە وەریەگرن و هیچ شتێکیان نەکردووە. هیوادارم بە زووترین کات کۆبنەوە ڕێکەون و کارێکن خۆیان ئەمە عیبداریەکەن دەریەخن کە بەڕاستی کورد بۆ نە بۆ بەرەوەرتلەمانەشێ نە بۆ حکومەتداریەشێ ئەمە هەمومانە خاتە ژێر پرسیارەوە بە تایبەتی دەسەڵاتداران داوایان لەکەین کە بێن بە خۆیانە و پەرلەمان بخەنە کار وەکو هەموو وڵاتانی تر، وەگەرنا بەداخەوە ئەو کاتە خەڵک وای لەیەکە متمانەی بە هەڵبژاردن متمانی بە پەرلەمان نامێنێ وەلەو ئەمە ئومێدی دەسەڵاتداران بەڕاستی ئەیانوێت دایمان بە دیکتاتۆریەت و بە حکمی تاکڕەوی و بنەماڵەیی کوردستان بەرن بەڕێوە. کۆمەڵی دادگەری پاش ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن بایکۆتی چوونە ناو پەرلەمانی کرد و لە ڕێگەی بەڵگەکانیەوە سەلماندی پەرلەمانێکی دیزاین کراوە. لە گەشت وڵاتێک پەرلەمان داوای قوت و مافی خەڵکو و لە بەرەی هاوڵاتیدایە و شەڕ لەسەر خواست و پێداویستەکانیان دەکات. تەنیا لە هەرێمی کوردستان پەرلەمان بووەتە بارمتەی بنەماڵە سیاسیەکان و حیزبەکانی دەسەڵات و لە ڕێگەی ساختەکاری و سەپاندنی ئیرادەی حیزبیەوە ڕێگە نادەن پەرلەمانێک لەدایک بێت کە تعبیرێکی ڕاستەقینە بێت لە خواست و داواکاریەکانی هاوڵاتیانی کوردستان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.